لا یاریەکی بەهێز و پڕچێژی هەفتەی حەوتەمی خولی نایابی کوردستان چەمچەماڵ میوانداری شێروانەی کرد. چەمچەماڵ لە 6 یاری ڕابردوودا تامی سەرکەوتنی نەکردبوو، هەر بۆیە دەیویست لەم یاریەدا و لە نێو یاریگا و هاندەرانی خۆیدا یەکەم سەرکەوتن تۆمار بکات. تایمی یەکەمی یارێکە دەستی پێکرد. هێرشەکانی یانەی میوان مەترسیدارتر بوون. دوای لە دەستدانی ژمارەیەک هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە، ئەو تایمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی پێهات. باهۆیەوەی یاریزانانی هەردوویانە دەیانویست ئەنجامەکە لە سوودی خۆیان کۆتایی پێبهێنن و سێخاڵ یارێکە دەستەبەر بکەن، هەر بۆیە تایمی دووەمی یارێکە بە شێوەیەکی گەرم و گوڕتر دەستی پێکرد. بەڵام ستونی گۆڵ و گۆڵپارێزی هەردوویانە ڕێگر بوون لە تۆمارکردنی گۆڵ، تا ئەوەی لە خولەکی 6 یارێکەدا هاوکار لە تیف یاریزانی یانەی چەمچەماڵ توانی گۆڵی یەکەم تۆمار بکات. دوای تەنها 6 خولەکیش لە تۆمارکردنی ئەم گۆڵە، گۆڵی دووەمی چەمچەماڵ لەلایەن محەممەد سەلیمەوە تۆمار کرا. دوا بە دوای تۆمارکردنی ئەم دوو گۆڵە یاریزانانی یانەی شێروانە هەوڵی زۆریاندا لانی کەمەنجامەکە یەکسان بکەنەوە و تاقە خاڵێک دەستەبەر بکەن، بەڵام سەرجەم هەوڵەکانیان بێ ئەنجام بوون. دوجار یارێکە بە ئەنجامی دوو گۆڵی خاوێن لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهاتوو. چەمچەماڵ توانی دوای 6 یەکسان بوون یەکەم سەرکەوتن لەم وەرزەدا تۆمار بکات. پێشەکی پیرۆزە لایەنەی چەمچەماڵێک لە تیبە باشەکان 6 یاری پێش و ڕاستە بردنەوەی نەبووە، لە هەمان کاتە دۆڕان نەبووە و تۆبی پێش بەڕاستی هەڵقۆستنەوەیە، هەر تیمێک بتوانێت هەلەکان بقۆزێتەوە توان یارەکان بەرێتەوە. ئێمە لە گێم یەکەمە باڵا دەست بووین، 4 هەڵی گۆڵکردنی 100 دەستمان دەستدا، حتمەن تۆ تیمێک بتوانین لە 45 دقیقەکەمە باش یاریکەی ناتوانین گۆڵ بکەین لەو هەلانە ڕەنگە بشکێتەوە. من لە خیتاب یارەکەشمان لە گێمی یەکەم تەواو بووتم ناتوانێت ئەو هەلانە لە ڕەنگە لە گێمی دووەمە دووبارە نەبێتەوە، فعل دووبارە نەبووە. ئێمە زەختێکی زۆرمان لەسەر بوو بۆ ئەم سێ خاڵە بۆ بردنەوەی، چکە تامەزای بردنەوە بووین. ئینشەڵا ڕێزکەی تعادولمان شکان سەر لەنوێ دەسەکەین بە سەرکەوتنەکانمان. ئێمە گێمی یەکەم یینی ئەوان بوو، بەڵام گێمی دۆم بە پیلانی ڕاهێنەراوی جێبەجێی کرد بۆ گۆڕانکارایی کە کرا توانیمان سێ خاڵی یارەکە بەدەست بێنین و سەرکەوتن موفق بین. بەم بردنەوەیە و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 9 خاڵە و خۆی گەیاندا ڕیزبەندی پێنجەمی یانە نایابەکانی کوردستان. یانەی شێروانش خاوەنی 12 خاڵە و ڕیزبەندی سێیەمی یانە نایابەکانی کوردستانی گرتووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.